قانوني للإعلام الجديد وتأثيرها على أمن المجتمع في العراق. طبعا ناو نشانك بس عراق من بقشتي دياري كده باسي چوارچێوەی یاسایی بۆ ئەعلامی جدیدەکەین و کاریگەریەکانی لەسەر ئەمنی کۆمەڵگا یان ئاسایشی کۆمەڵگا. لە سەرەتا وەکو عنوانی بەحث ئاماژەمان داوە بە چوارچێوەی یاسایی بۆ ئەم بابەتە، هەروەها کاریگەری ئەعلامی جدید. ئەعلامی جدید ئەگەر بین ئێمە پێناسەمان کردە بەوەی هەموو وەسیلەیەکە کە تاکەکان بەبێ بەکارهێنانی هەندێک تعقیداتی یان ئەو ئامێرە کۆنانەی کە وەکو ستۆدیۆ ئەو بابەتانە تاکەکان بتوانن بە شێوازێکی ئاسان بەکاری بێنن. ئەو شێوازە ئاسانەیش پێک دێ لە کۆمپیوتەر و لە موبایل یان لە ڕێی ئەنتەرنێتەوە بتوانن بیر و ڕای خۆیان بگێننە کۆمەڵگا. ئێمە لێرە ئەم بابەتە بابەتێکی زۆر لە مجتەمەعی عراقی بابەتێکی زۆر بەربڵاوە. لە هەندی ئەحسایی بۆمان دەرەکەوێ ئەتوانی بڵێن 75 بۆ 80 لە سەتی کۆمەڵگەی عراقی تا ڕادەی مدمن یعنی ئیدمان بوونە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان و متابعەکردنی میدیای نوێ بڵێن. ئەمە لێرە بۆمان دەرەکەوێ کە ئەم بابەتە ئەبێت چوارچێوەیەکی یاسایی هەبێ. ئێمە لە کوردستانی خۆمان یاسایەکمان هەیە، هەرچەند من زیاتر لەو بابەتە دەرچووم و لەسەر ئاستی عراق باسیەکەم. ئێمە لە کوردستانە یاسایەکمان هەیە خراپ بەکارهێنانی ئامێری پەیوەندی. ئەم یاسایە من دراسەم کردە، لە دراسەکە بۆم دەرکەوتە ئەوەی کە ئەم یاسایە ئاماژەی پێدا چەند خاڵێکە لە یاسای سزادانی عراقی پێشتر بووە. تەنها هەندێک جوانکاری و نوێکاری بۆی کردە، ئەوش نابێتە ئەوەی کە لە کۆمەڵگا بڵێن لەگەڵ پێشکەوتنی ئەم کۆمەڵگا و ئامێرەکانە ینی داخوازی کۆمەڵگەیان کۆمەڵگە لە ترسی ئەم بابەتە بپارێزیە. بۆیە ئێمە لە عێراق ئەگەر بین بەگشتی سیرکەین چوارچێوەی یاسایی و دەستوریمان هەیە بۆ ڕاهدەربڕین. لە دەستوری عێراق ئاماژە بەوە ئاکە هەموو تاکێک ئازادە کە ڕێی خۆی دەرببڕێ. بەڵام ئەم دەربڕینە لە چی چوارچێوەیە؟ لە چوارچێوەیە کە لە ئادابی عام و لە تەقالیدی کۆمەڵگا دەرنەچێت. لە ئادابی عام و تەقالیدی کۆمەڵگە دەرنەچێت. هەروەها یاسای ئەعلاممان هەیە لە عێراق. یاسای ئەعلامیش لە عێراقا ئەگەر سەیری ناوەڕۆکی بکەین تەنها ئەم یاسایە ڕێخستنی ئەعلامی عراقی ڕسمیە لە ڕووی ئیداری و فەنیوە. ینی بابەتێکی وا گرنگ نییە بتوانێت کۆنتڕۆڵی تۆڕە کۆمەڵایەتیەکان بکە یان میدیای نوێ کۆنتڕۆڵ بکە. بۆیە ئێمە لێرە ئاماژەمان بە کاریگەری ئەم تۆڕە کۆمەڵایەتی و میدیای نوێ داوە لەسەر ئەمنی مجتەمەعی، ئاسایشی کۆمەڵگا، چی لەسەر تاکەکان چی لەسەر کۆمەڵگا. ئەو بەڕێزە باسی ئیماراتی کرد، باسی هەندێک حاڵەتی ئیماراتی کرد. من خۆم بۆ خۆم سرنجم بۆ هەندێک بابەت چوو کە لە ئیماراتە یاسایەکی وا هەبێ تعلیقێک بدەی غەرامە بکرێ هین بکرێ. ئێمە لە کوردستان و لە عێراق بەگشتی باز بکەین ئەچێتە بواری تەشهیرەوە، ئەچێتە بواری جەرائمەوە. لای ئەوان سەیرەکەی ئەچێتە بواری مخالەفەوە. عادەتەن ئێمە ئەزانی مخالەفات لە ڕووی مادیوە غەرامە ئەکرێ، بەڵام جەرائم ئەبێتە هۆی ئەوەی کە تاکەکان بێبەش بکرێن لە هەندێک ماف و ئازادی. بۆیە لەم بەحسە ئێمە ئاماژەمان بە کاریگەری ئەم تۆڕە کۆمەڵایەتیەکان بە تایبەت یان میدیای نوێ لەسەر تاک و هەروەها لەسەر کۆمەڵگا. لەبەرەوەی ئەمنی کۆمەڵگا لە هەندێک شت پێک دێ، چی زمان بێ، چی کەلتور بێ، چی هەڵس و کەوت بێ، هەر چی شتێک لە کۆمەڵگا نەوەڵا سلایدم نەوەڵات داوای لێبر نەکەم. بۆیە ئەبێ ئەم میدیای نوێ تۆڕە کۆمەڵایەتیەکان کاریگەری نەکات لە هیچ شتێک لە ئەمنی کۆمەڵگا و ئەمنی تاکەکان ئاماژەی پێکرابێ. ئێستا من ملاحەزەیەکە مە ڕێی خۆمە
ڕێگریکردن لە تانە و تەشیر و هەندێک حاڵەت بەڵام ئێمە سەیری واقعی ئیمارات بکەین سەیرەکەی ئەم وڵاتە لە ڕووی زمانەوە لە ڕووی کەلتورەوە ئەگەر بە واقعی سیر بکەی ئەمنی ئەم وڵاتە لە مەترسیدایە لەبەر ئەوەی ئێستا ئەگەر هاوڵاتیەکی هەر وڵاتێک بڕوا بۆ ئیمارات ئەبێ بە ئینگلیزی قسە بکە زمانی فەرمی ئەو وڵاتە عەرەبی ئێستا قسەی پێ ناکرێت ئەگەر شایەتیم بۆ بدا یعنی من خۆم چوومەتە دوبەی هەر لە مەتارە یەکسەر ئینگلیزی لەگەڵ تا قسەکە باشە ئێمە ئەمنی کۆمەڵگا نا من بە عەرەبیش قسەم لەگەڵیا کردن بۆم دەرکەوتووە موظەفەکە هەر زیاتر مهتەمە بە ئینگلیزی لە ناو بازارە لە تەکسیە لێ بۆیە ئەمە وەکو ملاحەزە باسم کرد بۆیە تۆڕە کۆمەڵایەتیەکان میدیای نوێ لە عێراقا وەکو فەوزایە زۆر بەکارهێنەری هەیە متابعی زۆرە و هەروەها یاسایەکی دیاریکراومان نییە بۆ کۆنترۆڵکردنی ئەم بابەتە بۆیە لەم بەحسا بۆمان دەرکەوتە لە عێراقا ئەمنی کۆمەڵگا ئەمنی تاکەکان لە مەترسیە پێویستە دەسەڵاتداران پەرلەمان خاوەن بڕیارەکان هەوڵ بدەن بە کۆنترۆڵکردنی ئەم بابەتە بە پێی یاسای نێوخۆیی و یاسا نێودەوڵەتیەکان یان یاسایەکی نێوخۆیی دەربچێنن بگونجێ لەگەڵ یاسا نێودەوڵەتیەکان وەکو دکتۆر ئاماژەی بە هەندێک شت کرد ئێمە لە هەندێک ئیتیفاقیات عێراق تەوقیعی کردە لەسەری بەڵام یاسا ناوخۆیەکانیش نابێ ببێتە بە شێوەیەک دەربچێنرێ دژ بێ لەگەڵ یاسا نێودەوڵەتیەکان بەگشتی ئەتوانم پێتان بڵێم لە خاتیمەی بەحسەکە یان لە تەوسیاتی بەحسەکە لە خاتیمەکە بۆمان دەرکەوتە لە عێراقە فەوزایەکی زۆر گەورە هەیە چی متابعی میدیای نوێ چی بەکارهێنەرانی تۆڕی کۆمەڵایەتی بۆیە وا پێویستەکە لە عێراقا بە پێی یاسا ئەم بابەتە کۆنترۆڵ بکرێت لەبەرەوەی تاکەکانی کۆمەڵگا ئەگەر گەنجەکان بڕۆین سەیری گەنجەکان بکەین ئیدمان بوونە بە هەندێک بابەت چی بەکارهێنەران بێ چی بەکارهێنەری تۆڕە کۆمەڵایەتەکان بێ چی متابعەی تۆڕە کۆمەڵایەتەکان بێ لە ناو تۆڕە کۆمەڵایەتەکانیش هەندێک جەرائم ڕوئەدا ئێمە بە پێی یاسای یان ئێرهاب یاسای ئێرهابە لە عێراقە مەعامەلەی لەگەڵاکرێ یان یاسای سزادانی عێراقی بۆ نمونە ئێستا لە تۆڕە کۆمەڵایەتەکان ئەعلانەکرێ بۆ فرۆشتنی پارەی تەزویر دۆلاری تەزویر سەیرەکەی خەڵکێک نازانێت لە ڕووی مادیوە لە ڕووی وەکو مەعامەلەی توجاری سەیری ئەم بابەتەکە ئەڕواتە ناو پرۆسەکەوە لە بەردەم دادگاکانی عێراقە وەکو بە دوواداچوونمان کردە هەندێک حاڵەتەیە وەکو کاکەیە چۆن تی لە ئیمارات ڕوویداوە لە عێراقیشە خەڵک گیراوە بە کارتی بانقی لە عێراق چووەتە ئیمارات پارەی ڕاکێشاوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕێنوێنی کراوە ئەم مەسەلەیە بەکاربێنە وەکو مەعامەلەیەکی بازرگانی ئەوە ئەنجامی داوە بەڵام شارەزایی ئەوەی نییە کە ئەمە تاوانە یاسایەکمان هەیە لە عێراق پێوترێ غەسیل الأموال والدعم الإرهاب بەڵام ئەگەر عەفوونکەی ئەگەر سەیری بابەتەکە بکەین یاساکە باسی غەسیلی ئەموال و دعمی ئیرهابەکە ئەگەر تاکەکە کە مەعامەلەی لەگەڵاکە ئەو وەکو مەعامەلەیەکی بازرگانی هینی کردە ڕاستە غەسیلی ئەموالی کردە بەڵام دعمی ئیرهابی نەکردە بۆیە پێویستەکە یاسایەکی مستەقل بۆ ئەم بابەتە دەربچێنرێ لەسەر ئاستی عێراق کۆنترۆڵی چی میدیای نوێ چی تۆڕە کۆمەڵایەتیەکان بکە دەستان خۆش